بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی گفتوگۆ کە تایبەتە بە شارستانێتە جیاوازەکان شارستانی خۆرهڵاتی خۆرئاوایی و قسەکردن لەسەر ئەو جەدەلانی لە نێوان شارستانەتەکاندا هەیە بەردەوام دەبین. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر لێکدانەوەی ڕەگەزی بکەین بۆ شارستانیت یاخود لێکدانەوەی و هەروەها قسە لەسەر لێکدانەوەی شارستانیت بکەین بۆ مێژوو بە شێوەیەکی گشتی و هەروەها ئایا دەپرسین تا چەند جیاوازیە ڕەگەزیەکان کاریگەری هەیە لەسەر لاوازکردن و کەوتنی شارستانەتەکان یاخود نیشانەی پرسیار لەسەر هێز و بڕست و توانای شارستانەکان دروست دەکات. ئەوەی لەم دوایەدا لە ئەمریکا ڕوویدا لە نێوان ڕەشپێستەکان و سپی پێستەکاندا و ئەوەی پیادە کرا بەرامبەر بە ڕەشپێستەکانی بەشێک لە ویلایەت و شارەکانی ئەو وڵاتە تا چەند شارستانێتی خۆراوایی یاخود وڵاتی ئەمریکا خاتە ژێر پرسیارەوە و هەوڵ دەدەین دیسانەوە قسە لەسەر بەشێکی تری گرنگی ئەم بابەتە بکەین کە بریتێ لە ئیسلامۆفۆبیا یاخود ترس لە ئیسلام ئەوەی کە لە وڵاتانی خۆرئاوادا یاخود ترس لە دین پیادە ئەکرێ بە شێوەیەکی گشتی. ئەمانە کۆمەڵە باس و بابەتی سەرەکی بەشی دووەمی بەرنامەکەمانن دیسانەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حەکیم خۆشنا و توێژەر لە مێژووی شارستانی ئیسلامی و مامۆسای زانکۆ، مامۆسا کۆسترەت ساڵح توێژەر لە هزری ئیسلامی و مامۆسای زانکۆ خۆشحاڵم دیسانەوە لە بەشی دووەمی بەرنامەکەمان ئامادەبوون. دکتۆر حەکیم ئەوەی کە ئێستا یەکێک لە تیۆرەکانی تر یا لێکدانەوەکانی تر بۆ مێژوو لێکدانەوەی ڕەگەزی یاخود بۆ شارستانیت، یعنی ئایا تا چەند ئەمە لێکدانەوەیکی واقعیە بە تایبەتی کە بەشێک لە فەیلسوفەکان یاخود بەشێک لەوانی کە منەزیری تێگەیشتنە خۆراوایەکان لە بەشێ لە وڵاتانی خۆراوە بۆ مێژوو ئەم لێکدانەوەیان هەیە یاخود بۆ پێشکەوتنی شارستانی لێکدانەوەی ڕەگەزیان هەیە ئەوەی کە خۆمان باوە بە زمانە باوکە پێوتێ جیاوازی ڕەگەزی لە نێوان سپی پێست و ڕەش پێستدا. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان، زۆر سوپاس. بێگومان چەندەها لێکدانەوەمان هەیە، تەفسیرمان هەیە بۆ جوڵەی مێژوو، بۆ ئاڕاستەکردنی مێژوو، بۆ ئاڕاستەکردنی مرۆڤەکان، بۆ دروستبوونی شارستانەتیەکان. یەکێک لەو تێز و تەڵحانە ئەوەیە کە وا دەبینێت کە ڕەگەزێکی دیاریکرا و شایانی ئەوەیە شایستەیە کە ئاڵا هەڵگری شارستانیت بێ، شانی ئەوەیەکەوە بتوانێت پێشکەوتن ببەخشێت، شانی ئەوەیەکەوە بە پلەی یەکەم بێت و لە سەروی ڕەگەزەکانی ترەوە بێت کە ئەویش ڕەگەزی سپی پێستە، ڕەگەزی ئەوروپیەکانە. بێگومان ئەوە تەڕحێکی زۆر ترسناکە کاتێکەوە دەبێتە هۆی جیاکاری لە نێوان توخم و ڕەگەزە مرۆڤە جیاوازەکان، کاتێکدا ئەو جیاوازیە لە ڕەگەز و لە ڕەنگ و لە زمان قورئان پیرۆزە هاتووە وەکو یەکێک لە ئاتەکانی گەورەی پەروەردگار سەیر دەکرێت، نەک وەکو جیاکاریەک و گەورەی و نزمی بۆ هەندێک و بۆ ئەوی دیکەشیان بە پێچەوانەوە. لەبەرەوە ئەو تەڕحەی ترسناک بوو. ڕۆژئاواییەکان هەر لە ژێر بڵێن چەندە فەیلسوف دەرکەوتن کە تەفسیری عنسوریان بۆ مێژوو هەیە، ئەو خوێندنەوەیان هەیە و تەنانەت ڕووکردنە ڕۆژهەڵات و داگیرکردنی چەندەها وڵات لە ئاسیا و لە ئەفریقیا لە سەردەمی نوێ یەکێک لە هۆکارەکانی ئەو بووکەوە ئەو ڕۆژئاوایانە خوان وا دەبینێت کە ئەوان متەمەدینن، ئەوان متەحاضرن، ئەوان شارستانین، ئەوان مەدەنین، ئەوان شیاوی ژیانن، ئەو کەسە ئەو ئەفریقیانە، ئەو ئاسیاویانە، ئەو سپی، ئەو ڕەش پێستانە، ئەو ئەسمەر پێستانە، ئەو زەرد پێستانە، ئەو سوور پێستانە، هندی سوورانە، ئەوانە شایانی ئەوە نین کەوە شارستانیەتی دروست بکەن. بۆیە بە حساب ئەوان بچن بۆ ئەوەی کەوا لەو لە خاکی ئەوان بژیان و خێروبێرەکانی تەوزیع بڵێن ئیستثمار بکەن و بەرهەنای تێدا بکەن بۆ بەرژەوەندی خوان و خەڵکەشی بکەنە کۆیلەی خۆیان. ئەوە بکەوە بە مەلاین کەس بوونە قوربانی دەستی ئەو عنسورەت و ئەو ڕێسیزم و ئەو ڕەگەزپەرستیە لەلایەن ڕۆژئاواییەکان، بەتایبەتی بەڕاستی نمونەیەکی ئێزگار قێزەوەن و خوێناویان پیشاندا بۆ مرۆڤایەتی، ئەوانی کە ئەو لاف و گەزافی مرۆڤاتی و شارستانەتی لێ دەدەن هەر ئەوانە بوون کەوە لەسەر خوێن و لەسەر ئێسک و پرۆسچی مەلاین کەس لە ئاسیا و لە ئەفریقیا و لە ئەمریکای لاتینی و ئەمریکای بڵێن باکووریش ئەو جۆرە ئەو حەزارەتیان بنیادنە کە ئێستا سێدێک حەزارەتێکی مادیە. بەڵێ ئەکرێ ئێمە ینی ئەوەی کە لە بەشی یەکەمی بەرنامەکەشە هێمەمان بۆ کرد بۆ شارستانیەتی جیاوازەکان، شارستانیەتی
ئیسلامیە بڵین شارستانی خۆرەڵاتی و شارستانی خۆرئاوایی ئەمەی کە لە خۆرئاوا بەشێ لە فەیلسوفەکان یعنی تەبەنیان کرد چۆنەڵی ئەم ڕاسیزم یاخود ڕەگەز پەرستی دواتر تەرجەمە کرا و بۆ داگیرکردنی وەکو خۆشت هێمات بۆ کرد هەندێک لە ناوچەکانی ئەفریقا و ئەوانەوە تەنانەت خۆ بە ڕەگەزی باڵازانین ئەمە بۆ خۆی ئەکرێ ئێمە بڵین لەگەڵ شارستانێتی ئیسلامیدا لەکوێ بەریەکە کەونیە ئەوەی کە لە تێگەشتنی حەزارەتی ئیسلامیا هەیە چۆن یانی ڕوبەڕووی ئەمە ئەوەستێتەوە ئێ وەکو ینی پسپۆڕێ لەو بوارەکە بوارەکەتان بریتە لە شارستانێتی ئیسلامی ڕاستی تەواو پێچەوانەیە ئەو دوو بۆچوونە لە شارستانێتی ئیسلامیدا بوونی فرەڕەگەزی چەندەها توخمی مرۆڤی جیاواز جا لە پێست بێ یاخود لە زمان بێ یا لە شوێن بێ بۆتە هۆی دەوڵەمەندکردن و ینی بەهێزکردنی شارستانێتێکە نەک هۆکارێک بین بۆ لێکترازان و بۆ جیاوازی یاخود بۆ دژمناتی بە پێچەوانەوە ئێمە سیر دەکەینێکی لە تایبەتمەندەکانی شارستانێتی ئیسلامی فرەیە تەنەووعە تەعەدودە واتە تەنەووع هەم لە جوگرافیا و هەم لە ڕەگەز و هەم لە کللتور شارستانێتی ئیسلامی توانی کەوا سوود لە هەموو ئەو ڕەگەزانە وەربگرێ و بڵێن لە بەو دەقەیەک لە بۆ تێکدا کۆیان بکاتەوە بمنە بڵێن بۆ ڕەهەندێکی تاوکاریان پێ ببەخشێ نەک جیاکاری ئەوە بۆ هۆی ئەوەی کەەوە ئەو شارستانیەتە دروست بێ کە ئێمە لە سەدەکە ناوڕاستدا شانازی پێوە دەکەین و بەردەوام باز دەکرێت نەبووە لەسەر ئەساسی ڕەگەزێک بڵین لەبەر ئەوەی ئەوە ئێمە دەبینین هەر لە سەرەتایی هاتنی ئیسلام بلالی حەبەشی مەسەلەن مەکان پێگەیەکی پێدرا ئیتر بە مەڕووری زەمان تا دێنە ناو قوڵایی مێژووی ئیسلامی دەبینین هەمیشە ئەو فرەیە بە زۆری بڵێن ١٩٠ زیاتر ئەو فرەیە ئەو جیاوازیە لە ڕەگەزدا بۆتە هۆی دەوڵەمەندکردن و ئەوانی کە بووینە ئیسلامیش ئەو ڕەگەز جیاوازانە حەزەڕەکەیان دەوڵەمەند کردووە نەک هەر ئەوە تەنان جیاوازی لە ئەوانی کە موسڵمانیش نین ئەو جیاوازیە بۆتە هۆی ئەوەی کەوە هەڵیان بۆ بڕەخسێندرێ دەرفەتیان پێ بدرێ بۆی کەوە پشکدار بن لە دروستکردنی ئەو شارستانێتە لە بوارە زانستیەکاندا یاخود لە بوارە ئەدەبیەکاندا لە بوارە فەلسەفیەکاندا ڕێیان لێ نەگیراوە کەواتە دەکرێت ئێمە جیاوازی وەکو تەواوکاری سەیری بکەین سوودی لێ وەربگرین نەک پێچەوانەکە ئەوەی کە ئەمڕۆ لە ڕوخۆر ئاواسی پێ دەکەین بەڵێ سوپاس ئەمە ساکۆستەر لە ناو تێگەیشتنیانە ناو فکری هاوچەرخی ئیسلامیدا جیاوازی ڕەگەزی ئەوەی کە لە شارستانێتەکاندا هەندێکی بۆنمە پەیڕەوی لە یەکلێوەکو هەندێک تەنانەت تیۆریست و یا فەیلسوف و بیرکەرەوەی بۆ خۆی بۆ دروست بۆ چۆن لەمە ئەڕوانرێت لە فکری هاوچەرخی ئیسلامیە سەرەتا بە ناوی خوای پەروەردگار سپاس بۆ ڕخسانی ئەم دەرفەتە دووبارە پرسی مامەڵەکردن لەگەڵ ڕەگەزە جیاوازەکان یان ڕەنگە جیاوازەکان یان زمانە جیاوازەکان پرسێکی گرنگە لە دیدی هەم قورئان و هەم ئیسلام و هەم هزری هاوچەرخی ئیسلامیشدا ئەوەندەی لە شارستانیەت گرنگە تەرکیز لەسەر کەفاءات بێ سوود وەرگرتن لە کەفاءات بێ هێندە تەرکیز لەسەر زمان و لەسەر ڕەگەز و لەسەر ڕەنگ و لەسەر ئەو جیاوازیانە نییە یعنی ئەبێ مامەڵە لەگەڵ ئەم جیاوازیانە بکرێت وەکو نوقاتی هێز وەکو خاڵی بەهێزکردن نەک خاڵی لاوازکردن بەمانایەکی دیکە گرنگی بە کەسێک ئەدرێت کە توانای زیاتری هەیە کەفاءەی زیاتری هەیە بەبێ ڕەچاوکردنی جیاوازی ڕەگەزی جیاوازی نەتەوەیی جیاوازی زمان جیاوازی ڕەنجی پێست بەڵام ئەوەی کە ئەکرێت یعنی بەرچاوت بینرێت لە واقعی حاڵ لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێ ئەگەر هاتوو لەسەر ئەساسی ڕەنگ و زمان و نەتەوە و ئەو بابەتانە جیاکاری کرا دەبێت یعنی دژاتی بکرێتەوە وەکو لە ئەمریکاش ڕۆیدا یعنی ئەم جیاوازی کە لەم دوایانە ئەم سێرا ئەو ململانەی کە دروست بوو لە بینی ڕەشپێست و لە بینی سپی پێستا خەڵکەکە قبولیان نەکرد بە ڕێژێکی بەرچاو یعنی خەڵک توانی لە ئەو هەموو تەحەدا تەندروستیانی کە هەشە دژاتی وە بکات کە جیاوازی ڕەگەزی لە ئەرزی واقع ڕۆیدایە باش ئێمە قبولی نییە باش ئێمە لە بەشی یەکەمی بەرنامەکە باسی شارستانێتەکانمان کرد تا چەند بۆ خۆی ئەم جیاوازی ڕەگەزیە کاریگەری هەیە لەسەر لاوازکردن یاخستنە ژێر پرسیار یا کەوتنی شارستانێتەکان بە شێوەیەکی گشتی ئایا بۆ خۆی ئەمەش بەشێک لە بەتایبەتی لەلایەنە ڕۆحیەکەی کە ئێوە لە بەشی یەکەمە زۆر جەختان لێ کردەوە تا چەند ئەمە کاریگەری نێگەتیڤیە لە ڕوانگەی هیزری ئیسلامیەوە وەکو ئینسان وەکو مرۆڤ بە دەرەجەیەک تعامل لەگەڵ مرۆڤاتی ئەکرێ دوای ئەوەی دێتە سەر بابەتی کەفاءات بەدڵنیاییەوە مامەڵەکردن لەگەڵ نوقاتی هێز شارستانەت بەهێزەکە
بە پێچەوانەوە تۆ بە هەر ئاراستەیەک هەنگاو بنەی کە بەهێزی دروست بکرێ ناو کۆمەلگا لە ئاستی معریفیۆبی لە ئاستی جیاکاری ڕەگەزیۆبی لە ئاستی زانستیۆبی لە هەر ئاستێک کە تۆ ئیشت کرد لەسەر ترازانی کۆمەڵایەتی شارستانەتەکە لاوازە بێت بمانەوێت نەمانەوێت مامەڵەکردنیش لەگەڵ مرۆڤەکان لەسەر ئەساسی ڕەگەز لەسەر ئەساسی ڕەنجی پێست لەسەر ئەساسی ئاین لەسەر ئەساسی نەتەوە یەکێکە یعنی بێتە هۆکاری دابشکاری ئەم دامشکاریش یعنی حساسیت دروستەکە لە بینی چین و پێکاتەکان و لە نێوان تەونی کۆمەڵایەتی نەتیجە ئەبێتە هۆکاری لاوازبوونی شارستانەتەکە نەک لە یعنی بەهێزبوونی. بەڵێ ئەوەی کە توینبی باسیەکات باسەوەکە کە تێکدانی یەکێتی کۆمەڵایەتی زیاتر بەشێکشی مەبەسی جیاوازی ڕەگەزیە کە ئەبێتە هۆی کاڵکردنەوەی ڕوخساری شارستانیت یعنی کەواتە ئەکرێ بڵێن مەسەلەی جیاوازی ڕەگەزی بەشێکە لەو بەشانەی کە شارستانیت دووچاری قەیران یاخود کۆس بکاتەوە لە ئاستە گشتەکە و ئەی خاتە ژێر پرسیارە دەستپێکە بەرەو لاوازی یعنی دەستپێکی شارستانیتە بەرەو داڕمان بەرەو لاواز یعنی شۆڕبوونەوەیە لە هێزەوە بەرەو داتەپین چونکە یعنی مێژوش ئەومان پێڵێ هەر چەندە شارستانیەتەکە زیاتر بێک چاو یەکسانی تێدا بێت بێک چاو سەیری ئەندامانی کۆمەڵاتی بکات کەمتر چینایەتی تێدا بێت کەمتر پلەبەندی کۆمەڵاتی تێدا بێ بەهێزترە یعنی زیاتر ئەتوانێت بەردەوامی بەخۆی بدات زیاتر ئەتوانێت خۆی بەهێز بکات زیاتر ئەتوانێت بەسەر خەسمەکانی داغزاڵ بێ چونکە دوجار ئەم هێزانی ناوەچی چەندە زیاتر هەست بە ئەمان بکەن هەست بەوە بکەن کە مافیان ناخورێ هەست بەوە بکەن زۆڵمیان لێ ناکرێ ستەمیان لێ ناکرێ ینی ڕۆڵی بەرچاویان پێدرێ بەقەد توانا و کەفاءاتی خۆیان زیاتر ینی هەوڵ ئەدەن بۆ برەودان و بەردەوامیدان بەم شارستانێتە بە پێچەوانەوە لە هەر شوێنێک پراوێز خستن ینی مرۆڤ هەستی کرد کە پراوێز ئەخرێ زوڵمی لێ ئەکرێ ستەمی لێ ئەکرێ بە چاوێکی کەمتر لە خەڵکانی دیکە تەماشاکرێ هەوڵەدات بۆ توانەوەی شارستانەتە کار بۆ خۆیەوە بۆ خۆی قبولی ناکات. بەڵێ سەبوونمە لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە ئینسان سەنتەری هەیە خودای گەورە بازەوە کاکە فەرمێوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم یعنی ڕێزە ئینسان گیراوە جیای ناکاتەوە بەڵام یعنی ئەکرێ ئەمەیکە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامایە چۆن مخاڵتەبەی شارستانێتی بەرامبەری بکایە ئەوەی کە لە بەرامبەرایە بۆ ئەوی کە ئەو جیاوازیە ڕەگەزیە پەیڕەوئەکە یعنی چ جۆرێکە لە سوکایەتی بە ئینسان سنتەری یاخود ئەوەی کە پێوتێ مافی ئینسان بۆ زاراوە تێڕوانینی ینی تێڕوانینی ئیسلامی لەگەڵ تێڕوان ڕوئیای ئێستای غەرب ینی خۆر ئاوایی بۆ مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ دووشتی لێک جیاوازن یعنی لە ڕۆژ ئاوا هەموو ئیشەکان لەسەر ئەوەن یەکەمیان لەسەر مۆزوعی سپی پێستەکان و ڕەش پێستانی بە شێوەی جارجارە ئەبی درشی پێکرێ بە واضحی ئەوە یەک دوو زیاتر ئیتیمان بەوەی ئەدرێت چۆن ئەتوانی هاونیشتیمانیان هاوڵاتێکی باش بێتە بەرهەم لە ساحەی شارستانەتی ڕۆژئاوایی وجودی هەبی بەڵام ئیسلام بە پێچەوانەوە تەماشای بابەتەکە کات یەکەم گرنجیدان وەکو تاک وەکو ئینسان بێ جیاوازی یعنی دینی نەتەوەیی زمانی ڕەنجی پێست إلى آخره دوام لە ناو مرۆڤەکانیش ئیهتیمامی زیاتر سەرباقی کەفاءات بەچی ئەدەی بە مرۆڤێک کە چاکە و چاکە خوازیشە یعنی لێک کات چاکە کات دواتر بنیاتیش ئەلێت چاکە کاریشە بۆ یەگەر تەماشا بکە یعنی وەکو مەدرسە قوتابخانەی یعنی پەیمانگای جیهانی فکری ئیسلامیش ئیشی لەسەرەوە کردووەکە مرۆڤ ئیهتیمام لە جانیبە معنەویەکەیەوە لەسەر سێ پایە ئیش بکە یەکەمیان جانبی تەوحید و خواپەرستیەکە یەک لە بەشەکانی ئەوێ وحدەی ئینسانی ئیهتیمام بەوەدا مرۆڤ وەکو یەک پێک هاتە تەماشاکە تەنانەت با کافریش بێت با مەسیحیش بێت با یەهودیش بێت بەمەرجێک محارب نەبێ لەگەڵ ئینسانێکی مسلمان ئەبێ هاو ماف بێ ئەگەر وانە بوو وحدە ئینسانیەکە نایەتە جێ وحدە ئینسانیەکە 2000 بە مصطلحی فاروقی بەشێکە لەو تەوحیدەی کە ئیسلامەتی بانگەشەی بۆکە بۆیە قورئان فەرمێوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەنی ئادەم ڕێزی لێ ژیراوە نەک مسلمانێک نەک کەسێک کە باوەڕی بە ئیسلامەتی بیان باوەڕی پێ نەبێت جیاکاری تیان نەبێت بۆیە بەشێک لە تەوحید بریتە لە وحدەی ئینسانی وەکو یەک کوتلە وەکو یەک کۆڕشتە سەیری سەرجەم مرۆڤایەتی ئەکرێت بە یەک چاو هەر کاتێک ئەوە جێبەجێ نەکرا ئیشەکە تێک دەچێت دووەمیان دێتە سەر بابەتی خودسازی تەسکیە یعنی یەکەمیان تەوحید تۆ ئەو تەوحیدە لە ئاستی خواپەرستیەوە دروستیەکەی لە ئاستی یەکسانی مرۆڤایەتیشەوە دروستیەکەی ئینجا کە ئەوە تەواو بوو دێ سەر خودسازی کەسێک تۆ وەکو کەس تەعاملی لەگەڵەکەی درستیەکەی بینای کەساتەکەی بۆ دروستەکەی بۆی بتوانێت ئەم کەسە شارستانەتت بۆ دروست بکە پێگەی سێم دێتە سەر بابەتی ئیعمار تعمیر ئاوادانکردنەوەی زەوی یعنی قورئان بەواضحی باسی ئەم پەیامانەی کردووە ما خلقت الجن والإنس إلا ليعبدون موضوعی ئەو عیبادەتە لە تەوحیدەوە سەرچاوە لە تەوحیدەکەش پێیان بۆ هەموو مرۆڤایەتیە ئەو دەدێت سەر نقطەی تەسکیە قد أفلح من زكاها هر كس نفسكي خود خودسازی کەسێک سەرکەوتوو دەبێت ئەگەر لە خودسازیەکە تەواو بوو یعنی لە جانیبە معنەویەکەی بتوانێت خوا پەرست بێت لە جانیبە مادیەکەشەوە یعنی پیاوێک مرۆڤێک بێت کە ڕێز
لە بنەما قورئانیەکان بگرێت کێکێک شتێدا ڕێزگرتنە لە بنەما مرۆڤاتیەکان اینجا دێت سەر بابەتی سێمیان ئاوادانکردنەوەی جانیبە مادیەکە یعنی دوو جانیب معنەویە جانیبی سێمیان معنی سپاس مامەسا دکتۆر حەکیم بە بڕوای تۆ یعنی نەزعەیە چۆنەڵی ئەنگیزەی جیاوازی ڕەگەزی لە چی ئەو سەرچاوەگری ئێمە باسمان کرد لە ئیسلامە مخاتەبەی ئینسانیەتەکە خدای گەورە بەبێ جیاوازی بەڵام ئەم شارستانیەتەکانی ترکاوانەی ئێمە ئێستا شارستانی خۆراوای یا غەربی ئەوەی پێوترێ ئەمریکا نوێنەرایەتیەکە باسیەکەین یعنی ئەمە لە چیەوە سەرچاوە ئەگرێ خۆی دەبین لە شارستانتی خۆرئاوا کە ئیمتیدادی شارستانتی یۆنانی و ڕۆمانیە لە کۆمەلگەی یۆنانی ڕۆمانی کۆمەلگەی چی طبقی بووە چیناتی بووە چینی کۆیلە هەبووە وانە کۆیلاتی هەبووە هەروەها ڕۆمانەکان سەیری خەڵکیان کردووە غەیری خۆیان بە بەربەر ناویان بردوون بە بەرابێرە غەیری ئۆنسوری ڕۆمانی ئەنیەوە ئیمتیداد و درێژبوونەوەی ئەو سەردەمە کۆنانەیە بۆیە بڵێن لە سەدەمی ئەو ڕۆژە سەدەمی نوێدا دەبینن ڕۆژئاواییەکان خۆیان بەستەنتردا تعبیرێکی زۆر جوانە ئەنەمێ بۆ بینە ڕووم یەکەواتە ئەکرێ بڵێن ئەمەی کە ئێستا جیاوازی ڕەگەزی ئەکرێ تێگەیشتن و عقلێتێکی هەمان بە کۆیلەکردنی تاکە یا ئەوەی کە پیتە ڕەگەزی ڕەشپێس یا ئەوەی کە بە ئینسانی ژمارە دوو وێ ناکرێت بێگومان دەتوانانی وا بڵێن ئەمڕۆ ئەوە جۆرەکە لە کۆیلاتی بە چاوی کۆیلە سەیری ڕەشپێستەکان بۆ نمونە دەکرێت سەیری ڕەگەزەکانی دیکە دەکەن ئەوانی خۆرئاواییەکان کەواتە ئەوە هەمان لە ڕووی تەطبیقیەوە هەمان شت دەگەیەنی بۆیە ئەوەی کە لە ئاینی ئیسلامدا کە باو بووە ئێمە دەزانین پێچەوانەیە عومەر کوڕ خەتاب لەو دەقیقەوە بەناوبانگ کە هەیەی مرۆڤ دەبی ئازاد بی مرۆڤەکە هەم ئەیان کانە مرۆڤ بە ئازادی دەبی و بە ئازادی دەبی بژیە بەڵام ئەوان ئەو ئازادیە بەڕەوا نابینن بە مافی کەسانی غەیری خۆیان نابینن ئەنی تاکو ئەمڕۆژ تاچی ڕۆژئاوایی زۆربیان سەیری ڕۆژهەڵات دەکەن سەیری ڕۆژهەڵاتیەکە دەکەن بە پلەیەکی بە ئاسێکی نزمتر واخۆوە دایمان ئەوان دوا دەبینی کە ئەوان پێشکەوتوترن خەڵکی زۆر لەوەش ترسناکتر ئێستا لە ئەدەبیات و یاخود لە ئیتماماتی ڕۆژئاوا ئەوەیە هەوڵ دەدەن هەرچی کاریگەری شارستانەتی غەیری خوان هەیە بەسەر ڕۆژئاوا بیسڕنەوە وای وێ نابکەن وا پیشانی نەوەکانی خۆیان بدەن لە قوتابخانەکان و لە زانکۆکان وا پەروەردە بکرێن کەەوە شارستانتی خۆرئاوا شارستانتیی خودی ئەوروپیە یعنی هیچ بەخۆی خوانە کەسی دیکە کاریگەری لەسەریان نەبووە یعنی حتا ئەوەی کاریگەری شارستانتی ئیسلامی لەسەریان ئەوش بسڕنەوە لە مخەیەلە و لە زاکێرە و لە یادەوەری تاکەکانیان کەسی لە ئیسلامدا وانە لە ئیسلام دان بەوە دادنێ کەوا شارستانتی ئیسلامی سوودی لە شارستانتی لە فارس وەرگرتووە لە هند وەرگرتووە لە یۆنان وەرگرتووە زۆر بە ئاسایش دەبینی و هەر یەکە مافی خۆی پێدەدا بەڵام ئەوان هەست دەیانێت ئەو بسڕنەوە ئەوە زۆرێکە لە ڕەگەزپەرستی ئێستا ئەوەی کە بۆ خۆی هەفدیسان لە شوێنێکی کاتوین بی باز دەوەکە کە ئاڵێ مەسەلەی جیاوازی ڕەگەزی ئەبێتە هۆی کاڵکردنەوەی ڕوخساری شارستانیەت تا چەنەوەی ئێستا ئەمریکایکە چێتە ژێر ڕکێفی لاوازی یاخود کاڵکردنەوەیە چۆنەڵێ دروستبوونی گومان بە شارستانێتێک کە خۆی بە شارستانتی پێشڕەوەزانێت لە زەمانی ئێستادا خۆی دوو لای هەیە لەلایەکیان گرنگیدان بەلایەنێک گرنگیدان بەوەی کە بڵێن بەلان ئەسوورەکەی بنەوە شارستانتی ڕۆژئاوا لەسەر ئەوە تەر لێبدا بڵێ هەر ئێمە کردومانە و ئێمە دەیکەین و ئێمە خاوەنین و ئێمە شانین و ئێمە شایستین و ئیتوا دەکات لەناو ئەو تاکانە ینی شانازی بەخۆکردن دروست دەبێت لەوانێ ئەوە هەندێک بێ بۆی کەوا زیاتر عەتا و داهێنان بکەن لەو ئاستەدا ینی شانازی بەخۆکردن گرنگە بەڵام لە عینی وەختیشدا لاکەی دیکەی دەبێت هۆی ئەوەی کەوا لێکترازان لەگەڵ لە کۆمەلگەی مرۆڤایەتی و لەگەڵ ڕەگەزەکانی دیکەی کە لەگەڵ ئەو بەرن ئەوروپیانە ئەو ڕۆژ سپی پێسانە دەژیان دەبێتە زۆر لە دەروستبوونی جیاکاری و جیاوازی کە پێ دەگوترێت ڕەگەزپەرستی بەڵێ ئەوەی کە ئێستا لە ئەمریکا ڕوویدا هەست ناکە یعنی شارستانەتەکانی دەرەوەی ئەمریکا با بڵێن خۆرەڵاتی بۆ خۆی لە بەرامبەرە ڕقێک یاخود جۆرێک لە تووڕێی و بێزاری بۆ دروست و لە بەرامبەر شارستانێکی خۆراواییە کە ئەوەی لە ئەمریکا ڕوویە لە بەرامبەر ڕەش پێسەکان سپی پێسەکان پیادەیان کرد بەڵام ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کور وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاو دکتۆر حەکیم بەر لە ناوبڕەکە باسی ئەو پرسیارم کرایە تا چەند ئەو تووڕەکردنی خەڵکی دەرەوەی شارستانتی خۆراوایەکە یاخود بۆ خۆی خودی ناوخۆی شارە خۆراوایەکان خۆیان کە بینیمان چتە
پەرچەکردار و ڕنگدانەوەیەکە بوو لە بەرامبەر کوشتنی کەسێکی ڕەشپێسا بەرچاوی زوومی کامێراکانەوە لە جیهاندا بە شێوەیەکین بۆ ڕای گشتی پەخشکرا تا چەند یعنی ئەمەش بۆ خۆی کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە پەرچەکردا بەرامبەر بە شارستانێکی تر دروست بێ وەکو پێشتری ژوتم لە ناوە شارستانەکە بۆ خۆی جێپەی لەق بێت یاخود گومانی بەرامبەر دروست بێت خۆی ئەوەی کە پێدەگوترێ مەسەن ئەنا وەلئاخەر من و بەرامبەر یان ئێمە و ئەوان ئێمە بەڵێن وەکو ئەکسیرکن ئێمە وەکو بڵێن شارستانتی وەکو ڕۆژهەڵات حەقی خەڵکی کەشمان داوە و دانیشتمان پێداناون کەواتیان کردو چ دەورێکیان هەبووە ئەوە ینی بۆ لەسەر ئەساسێکی تەسامحی و لێبوردەیی و خوێندنەوەی بەرامبەر بەڵام لە ڕۆژ ئەوە بەداخەوە ئەوە نییە وەبێکەوە هەبوو وردە کاڵ دەبێتەوە ئەوان دەیانەوێت وا وێنای بەرامبەرەکانیان بکەن بە ناشرینترین شێوە بە هەمەزیەت بە بەربەریەت بەوەیکەوە هیچ نازانن کە شانی هیچ نین تەنها خێر و بێریان هەیە خێر و بێرەکەشی ناتوان نازان بیخۆن پێویست ئێمە کۆنتترۆلیان بکەن ئەوەی کەەوە لە سەدەکانی ناوەڕاست باو بووە ئێستاش هەمان لە هەمان ڕوانگەوە سیر دەکرێت ئەوەی کەەوە ترامپ زۆر بە ئاشکرا مەسکە باسی خەلیج دەکەوە باسی سەرکردەکان دەکەوە باسی ڕۆژهەڵات دەکا کە شانی چین و چیان لێ دەخوێنێتەوە چیان لێ تەسەور دەکرێت لەبەرەوە دەکرێت بڵێن تەواو ئەوەی نەزڕی ئەوان پێچەوانەی ئێمەیە بۆی ئەوان دەیانەوێت خوان بسەپێن خوان فەرزکەن لە ڕوانگەی ئەو هێز لە سڵاتێکەوە هەیەە و ئێمە بە پلەی 2 3 و 4 تەماشا بکەن کەواتە ئەوە نەزڕەیەکی تێڕوانینێکی ڕەگەزپەرستانەیە و لە نەتیجە دەبێت هۆی لێکترازان و هەڕەشەیەکە بۆ سەر کۆمەڵگەی خۆرئاوایی ئێمە بۆمان بەدیارکەوت یعنی ئەکرێ بڵێن ئەبێتە هۆی هەڵوەشانەوەیە تێکدانی تەونی کۆمەڵایەتی لە خۆرئاوادایە ئاشتی کۆمەڵایەتی ناسەقام گیرە بێت دەمێکە تەونی کۆمەڵایەتی لە ڕۆژئاوا لەژێر هەڕەشەدایە بەڵام بەو دوایە زیاتر دەرکەوت و هەڕەشەکە تونتر بوو ئێمە هەستمان کرد ئەو ئەنی سمێکی هەشە زۆر لاوازە بەچووکترین ڕووداوە ڕاست ڕووداوێکی گەورەیە بەڵام کەسێک کە بێتە قوربانی بە مەلاین کەس بێنە سەرجاددا یعنی چی وە تاڵانکردن دەست پێ بکە واتە هیچ پەیوەندێکی کۆمەڵاتی ئەتیبارێکی لە نێوان ئەو پێکاتاندا نەماوە بەڵێ سوپاس مامەسا دیاردەیەکی تر هەیە کە لە ئەوروپا باسەکرەیە خودەوەی لە ئەمریکاش باسەکە کە پێوتێت ترس لە ئاینات با بڵێن ترس لە ئیسلامۆفۆبیا تا چەند ئەمەش بۆ خۆی بەشێکە لەو مەنزومە ڕێکخراوی ئەو جیاوازی ئەکرێ ئەمەش بۆ خۆی چێتە نێوان ئەو ترسە شارستانێتەوە کە ئەمریکا یاخود وڵاتانی بەشێک لە وڵاتە خۆراوایەکان هەیەە بەرامبەر بەدید بابەتی ڕۆژ ینی ئەو پرسا ڕاستە و ڕاست پەیوەندی بە پرسێکی دیکەوە هەیە چۆنێتی مامەڵەکردنی ڕۆژئاوا لەگەڵ دین یاخود دیاریکردنی گرنگی دین لە ناو حەزارەی غەربی بەڵامیسە بۆ خۆی لە ناودینە ئەم جیاوازی ڕەگەزیە نیە ڕەش پێش و سپی پێش بە بڕای و ئەمەش بۆ خۆی بەشێک نابێ بە بەشە لەو مەنزومەیە بەشە لەو هەوڵە ڕێکخراوەی کە بۆ خۆی خۆراوە ئیشی لەسەر جیاوازی ڕەگەزی لەگەڵ جیاوازی یعنی تەماشاکردنی پێکهاتەکان وەکو دینداری یان دینداری فۆبیان ئیسلامفۆبیا فەرقی هەیە لەگەڵ مۆزوعی عنسوریەتی نەتەوەی و عێرقی پرسە دینیەکە من ئەوم بەلاوە گرنگە کە تیشتی بخەمە سەر ڕۆژ ئاوا دین وەکو بەشێک لە شارستانەتی خۆی هەژمار ناکە ئەوە یەک وەکو بەشێک لە شارستانەتی خۆی هەژمار ناکە دوو ینی هەژمار نەکردن بۆ مانای فعلەن لە دەستورەکان وەکو من لە بەرنامەی یەکەمیش باسم کرد ئاعترافی پێکات کە مەسیحیەت بۆ نمونە دینی ئەوروپا دینی ئەمریکاشە لە کاتی پێویستیا لە مۆزوعی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنایە بینی ترامپ تەوراتیان عادی قەدیم و ئینجیلەکەی بەدەستەوە ئەگرێ بۆەوەی کە بڵێ ئێمە لە ڕوانگە دینیەکەشەوە پەنا بۆ ئاسمانی شەبینەوەی ینی پەنا بۆ دینی شەبینەوە بەرەنگاربوونەوەی جایحێکی گەورەی وەکو کۆڕۆنا بەڵام لە ئەرزی واقعا گەردەی تەماشاکەی پێگەی دینداری چۆن تەعامل لەگەڵ دینداریاکە ئایا وەکو سەرچاوێکی معریفەت هەژماریەکات یاخود وەکو سەرچاوێکی خوڕافە لە ناوەندە زانستیەکان لە ناوەندە ئاکادیمیەکان اعتراف بە شتێک ناکەن وەکو مەصدەر وەکو سەرچاوەی معریفە بە ناوی دین بۆیە یعنی دین تووشی تەنگ پێ هەڵچنین بووە لە ناوەندە زانستیەکان و ناوەندە ئاکادیمیەکان تا گاتە ناوەندە شارستانیەکە وەکو شتێکی شخصی دواتر وەکو شتێکی پەراوێزخراو تەماشاکرێ بۆیە ئەوەی کە پێگوترێ ئیسلامفۆبیا بەواقعی لە ئەوروپا هەیە بەڵام ئیسلامفۆبیا حەڵقەیەکە لە ناو پرۆسەیەکی گەورەتر کە پێگوترێ دینداری فۆبیا ینی بۆ ناسینی حەجمی ئیسلامفۆبیا لە ڕۆژئاوا بێمە یەکەم جار حەجمی دینداری فۆبیا بناسێنین ئەوروپا چۆن تەعامل لەگەڵ دینداریاکە ئایا دیندار وەکو کەسی دیندار و کەسێکی ئەتیادی و کەسێکی بێدین هەژمارەکە یاخود نا بنەما لەسەرەوەی کە من ینی توێژینەوەشم لەسەر ئەو پرسە کردووە گەیشتم بەو قەناعەتەی کە ئەو ئەمریکا و ئەوروپا خۆر ئاوا بەگشتی هێندەی ترسی دینداری هەیە ینی ترسی ئیسلامفۆبیاکەش بەشێکە
دینداری فۆبیا باشە من هەر ئەگە بچمەوە سەر تەنانە بەشی یەکەمی بەرنامەکەەوە سەرەتای ئەم بەشەی دووەم بە بڕوای تۆ مامۆستایانی ئەمەش دیسانەوە چێتەوە ناو نەقسی ژیاریە نەقسی شارستانیت بۆ خۆراواگەری بکەین یعنی کەلێنێکی گەورەیە عیبەیەکی گەورەشە بەسەر شارستانەتێکدا یعنی تەماشا بکە لەسەر ئەساسی دینداریە خەڵک بە تونندڕە و هەژمار بکات چکە تونندڕەوی بریتە لە یعنی کاتێک ئەتوانم کەسێک بە تونندڕە و ناو بنێم ئەگەر بێت و ببێتە هەڕەشە لەسەر ئاشتی کۆمەڵایەتی یان تاوانکاری لێ بە فیعلی ببینم بنەما تەنها لەسەر ئەوەی کە باوەڕی بە ئایدۆلۆژیایەکە یان باوەڕی بە دینداریەکەیە من ناوی لێ بنێم ڕادیکال یان ناوی لێ بنێم تیرۆریست یان ناوی لێ بنێم تونندڕە و نەحەقێکی گەورەیە یعنی تۆ سەیری کە تەنانەت سنتەرە ڕۆژئاواییەکانیش لە پرسی بابەتی فۆبیای دینداری قسەی جددیان هەیە یعنی من ئەگەر هەندێک داتا بۆ جناب تو بینی بڵێن بۆ بە دیاردەیە بۆ دیاردە لە حاڵەت تێپەڕیەوە سنتەری پیو هەیە ینی کە لە بەریتانیاش کۆمەڵێک توێژنەوەی خستۆتە ڕوو کۆمەڵێک داتا کە پەیوەندی ڕاستە و ڕاستی هەیە بە پرسی دینداریەوە ینی داتای مەترسیدارن داتای لەوانەیە زۆر جار ئینسان تووشی شۆکەکە کە ئەبیستێ بەو ڕێژ بەو حەجمە خەڵک لە دینداری تەکاوەتەوە چونکە لە سەدەی 12 کاتێک کە هەوڵەکان دێنەکایەوە بۆ ئەوەی دینداری لە دەوڵەتداری جا بکرێتەوە لە ساڵ لە دوای شۆڕشی فەڕەنسی لە 1993 بە فیعلی کاتێک کە دینداری پراوێزە خرێوەکرێتە شتێکی شخصی و لە دەوڵەتداری جاکرێتەوە و ئێستا وا سەیری دینداریەکرێت کە ئەنەما یعنی تاوانە وەکو تاوانکاری سەیری دینداریەکرێت چۆن تۆ سەیری کە باشە تخوا بەر لەوەی تۆ ئەو داتانە بخوێنیتەوە ینی دین بۆ خۆی شەپۆلی دین هێندە بۆ بە مەترسی لەسەر یعنی بکە پەرچە کردار هەبێ بەرامبەری ئەی بۆ بە مەترسی بۆ بە دیاردەیەکی مەترسیدار وەکو مەترسی و پێشتر باسیەوەتان کرد و یعنی بازەوە کرا کە وترا لایەنە ڕۆحیەکەی لە ئەوروپا زەعیب بووە جەنابێت نمونەی کەنیسەکانی ئەڵمانیا دێناوە کە وەکو شتێکی ئەرشیفی و تحفەی خەڵک بۆ سەردان و بۆ سەیریکردنی چۆن ئەڵێ یادەوەریەکی مێژوو ئەڕوا سەردانیەکە یعنی ئایا بۆ خۆی دینداری لەوێ بۆتە مەترسی یاخود ئەمە زیاتر لە ئاسی دەسەڵاتایە بەرامبەری بۆتە پراوێز خراوە ینی دینداری پراوێز خراوە ینی سنووری دینداری جالەوە لە ناو دەوڵەت نەماوە بە فیعلی کراوەتە یعنی قاڵبێکی شخصی وەکو بابەتێکی کەسی تەماشاکرێ لە بابەتە کەسیەکانیش لەبەرەوەی لەسەر ئەساسی پەروەردە و فێرکردن و تعلیم و زانکۆ و ناوەندی ئەکادمی بە سەرچاوی خوڕافە لە جاتی سەرچاوی زانست هەژمارەکرێ هیچ ئیتیمامێکی ئەو توی پێ نادرێ ئیدی خەڵکەکە گرنگی پێ نادا کە گرنگی پێ نەدا تۆ دێ سەر بابەتی ئەوەی ئایا چۆن تۆ تعامل لەگەڵ دینداریاکەی یعنی ئەم سنتەرێکی بەناوی پی و توێژینەوەی کردو لەسەر ئەوەی لەسەر تاکانی ڕۆژئاوا بە تایبەتی لە ئەوروپا چۆن مامەڕە لەگەڵ دینداریەکەی تا چەند تۆ دینداری بە گرنگ گەزانی سەیری کە لە سەدا 37 ڕۆژئاواییەکان ئاین بە گرنگ گەزانن لە بەرامبەردا 153 هیچ ئەنە 153 خەڵکەکەوە تەماشای دینداریەکە کە ئەنەما یعنی بەلایەوە گرنگ نییە 125 دەڵێ نیوەی گرنگە نیوەی گرنگ یعنی بەگومانەوە سەیری بابەتە کاکە 113 پێی وایە ئاین هەر زۆر گرنگ نییە ئەسڵەن 113 اینجا 101 پێی وایە ئاین گرنگە یان گرنگ ینی کارگەیشتۆتە ئەوەی تۆ پێت وابێ ئاین هەبێ باشە یان نەبێ متحیربی لە بینیدا گومارتە بێ اینجا تۆ بۆ هەڵسەنگاندنێکی واقعی ئەگەر بتەوێت تێبگەی پێگەی دین لە ناو کۆمەلگایەکە بەهێزە یان لاوازە ئەبێ سەیری بەشداری خەڵک بکەی لە چالاکی ئاینەکان تۆ سەیری داتاکان کە چۆن خەڵک بەشداری ئەم چالاکیانەی کردووە هەمان سنتەر دەڵێ سەردانیکردنی کەنیسا هەفتەی جارێک بە شێوە 132 تاچی ئەوروپی ئەوانی کەوا تابعی کەنیسەشن یعنی ئەندامی کەنیسەشن هاموشەی کەنیساکە هەفتەی تەنها جارێک باشە 133 مانجی جارێک یان ساڵی چەند جارێک سەردانی کەنیساکە 135 هەرگیز بەشداری چالاکی ئاینەکانی کەنیسەی نەکردووە بەحساب ئەندامی کەنیسەشە اینجا لەوە زیاتر ئەگەر بڕۆینە ینی داتای ورتر 150 مەسیحیەکانی ڕۆژئاوا ڕۆژانە نوێژێکەکەن لە کەنیسە نا لە ماڵی خۆی یعنی لە 24 ساعتدا تەنها جارێک 114 هەفتە یەک جار 106 مانجی یەک جار 128 هەرگیز نوێژی نەکردێ یعنی ئیلتیزاماتی دینی هەر نەماوە تەنها ئیلتیزاماتە دینیەکەی لەوەی کورت کردوتەوە کە هەویەکی هەبێ بەناو سەر بە کەنیسەیەکی دیاریکراوە لەگەڵ لەگەڵ خوێنەوەی داتایانە هۆکاری پاشەکردنی ئەم بەهار ڕۆحیانە بە تایبەتی دینداری تر هەر ئاینێک بێ لە خۆراوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ینی ئەو بانگەشە گەورەیە کە ڕۆژئاوا ئەیکات لە ڕێگای لەوە سەرچاوی گرتووە زیاکردنەوەی دین لە دەوڵەت هەژمارکردنی دین وەکو چەسانەوە وەکو مشەخۆر وەکو ئەوەی کە هۆکارێکە بۆ دواکەوتنی کۆمەلگا کەوتن ینی بوون بە پاشکۆیەتی ئەوەی کە لە جاران لە پێش قڕنی ینی لە پێش شۆڕشی فەڕەنسیەوە وجودی هەبوو جات سەیری ئەو ئیلحاد عام ئەوەیە کە عەتاس باسیەکاڵێ بە بەرنامە لە ڕۆژئاوا ئیلحادی گشتی خوانەناسی گشتی بەسەر خەڵکدا سەپاوە لە ڕێگای کەناڵەکانی پەروەردەیەوە
ئەوەش خەریکە بۆ ڕۆژهەڵاتی ئیسلامیش ئەگوازرێتەوە. واتەکرێ بڵین دەسەڵات کاریگەری لەسەر و ناومێتکردن. تۆ سەیری کە لە وڵاتێکی وەکو کۆماری چیک سەدا 91 خەڵکەکە گەنجان بە تایبەت باوەڕدار نین، ملحدن، ینی باوەڕی بە هیچ ئاینێک نەکەن مسلمانەتی و ئیسلامەتی. اینجا سەدا 75 سوید گەنجەکانی بێ باوەڕن، سەدا 2 گەنجانی خۆیان ینی وحسابەکە کە شوێن کەوتەی کەنیسەیە، سەدا 70 ئەو گەنجانی کە تەمەنیان لە 24 ساڵە لە 24 ساڵ کەمترە خۆی وەکو بێ ئاین پێناساکە. تۆ لە کۆمەلگایکی بەم شێوەیە ئەگەر کەسێک ببینی ملتەزیم بێت بەخواپەرستی، ملتەزیم بێت بە مزگەوت، ڕۆژانە هاتوچۆی مزگەوت بکات 5,000 یان 4,000 یان 3,000، ئەو لە کاتێکە کە هەفتەی جارێک ئامادەنێ سەردانی مەعبەد و کەنیسەکەی خۆی یان سەردانی سینەکە و کەکەی خۆی بکات وەکو کەسێکی یەهودیان وەکو کەسێکی مەسیحی، دەبێت چۆن تەماشای بکەن. بۆیە من بۆ خۆم گوێم لێبوون کە بە مجرد ئەوەی باوەڕت وایە دینداری زەڕورە لە ژیانی ئینسان هەبی، لە ناو شارستانێت هەبی، تۆ کەسێکی تونڕەوی چجای ئەوەی کە ئیلتیزاماتت هەبی، هەر ئەگەر بە گرنگی بزانی نەک ئیلتیزاماتت هەبی. بەڵێ سپاس دکتۆر حەکیمەگە پرسیارەکەی مامۆستا کۆستێش لە بەڕێزت کەمەوە لەبەرەوەی پسپۆڕەکەی جەنابەت لە شارستانەتی ئیسلامیایە تا چەند ئەو ترس لە ئاینە یاخود ئەو پاشەکشەی بەها ڕۆحی ئاینانەی کە دەسەڵات وەکو مامۆستا هێمای بۆ کرد دروستی کردووە لەسەر ئاسی کۆمەڵگاوە خەڵکی وایە لێ کردووە بڕوای نەبێەوە ڕێژەیەکی زۆری مولحید و بێدین دروستوە تا چەند ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە دیسانەوە لەسەر ئەوەی کە بەشێ لە بەها ڕۆحیەکان ئەگەر قەرار بێ لە ناو شارستانەتە هەبێ وە شتێکی تیامێ بێ لە ئەوروپا دیسانەوە شارستانەکەی نوقسان دەکاتەوە کە ئێمە لە ڕەگەزیوە هێنامان ڕەگەزیەکە دیسانەوە ترسەکەش لە ئاین. بەڵێ ئەم حاڵەتی زۆر ئەسەیە لە کۆمەڵگەیەکەوە مادیەت بەسەریدا زاڵ بێ و نەفعیەت و بەرژەوەندی تاکە ئامانج بێ بۆ تاکەکان بۆ کۆمەڵگەکان بۆ حکوومەتەکانیش کەواتە ئاین هیچ ڕۆڵێکی نییە پێویست بە ئاین ناکە ئەسڵ ئاین زیادە چکە شتێک فەراغێک پڕ ناکاتەوە بەنسبە دوان چکە ئاین ئەگەر ئەوەی کە نوێژە کە مامەستا باسی کرد ینی ئەو نوێژە هیچ ینی لا یغنی ولا یسمن من جوع مادام شۆڕ نەبێتەوە لە ناو ناخ و لانی بڵێن ڕۆحی و ڕنگدانەوەی نەبێت لەسەر کار و کردەوەکان ئەرزشتی هەیە ئەوە نەبوونی باشترە بەڕوا دین شتێکی زۆر سانەویە زۆر ینی پاراوێزخراوە ئەهمیەتی نییە کەسێک بۆ خۆی دەیکا نایکار کەیف خۆیتی ناو ژیان نییە بەڵام لە شارستانی ئیسلامی وان نییە شارستانی ئیسلامی ئەو پەیڕەوە ئاینانە کە دەکرێت ئەو التزاماتانە بۆ ئەوەیەکەوە سلوک و هەڵسوکەوت و معاملەی کەسەکان بگۆڕێت چاچیان بکە و ئاڕاستیان بکە چکە ئاین سەرچاوەیە لەوێ بەڵام لەوێ مادە سەرچاوەیە بەرژەوەندی سەرچاوەیە لەبەرەوە هەر ئەوەی لە خۆی ئەوەی کە دکتۆر عیمادەدین خەلیلیش باسیەکە تەفسیر الئیسلامی للتەاریخ یعنی ڕاوەی باس لەوەکە نیمێژ و هەر ئەمەی بەڕێستەکە هێمایی بووەکە بە شێوەیەکی گشتی ئەو جیاکاریەکە لە نێوان شارستانەتەکانایە یعنی ئێمە ئەکرێ ینی تەسمیەکەین تەفسیرێکی بۆنمە ئیسلامی بکەین بۆ ئەمەی کە بۆ ئەم هەم بۆ ئەم شارستانێتە هەم بۆ ئەو مێژووی کە ئەو قۆناغانەتیایەت ئەزموو نەکرێت. زۆرنەی دانیشتوانی خۆرئاوە لە قەڵب درراوە بەو شێوەیەکەوە هەیە لە قەڵب درراوە بەڵام کەمێکیان ئەوەنی کەەوە بە ڕازینین بە هەموو شتێک دەستەبژێرێک بیر دەکەنەوە فکر دەکەنەوە هەست دەکەنکەوە ئەو مادیەتە بەختەوەری و خۆشی بۆ فراهم نەکردوون لەبەرەوە لە بەدیل دەگەڕن هەست دەکەن فراغێکی ڕۆحی هەیە ئیتر ئەوان هەندێکیان دەبنە بوزی هەندێکیان دەبنە بێدین هەندێکیان دەبنە مسلمان ئیتر لەو جوڵەدان لەو بیرکردنەوەدان بەڵام زۆرەی خەڵکە لەسەرم تێگەشتنی جەناب دەگەر بی بەمەوە بۆ مەسەلەی جیاوازی ڕەگەزیەکە یعنی ئەکری ئەمە ئینعیکاسەکە یا پێچەوانەکەی باس بکەین کە ئەڵێن بۆ منە ئەوروپا یاخود ئەمریکا بەم شێوەیە جیاوازی ڕەگەزیەکە توێبی سەپێنێ بەسەر کۆمەڵگایەوەی ترس لە ئاینەکە بەڵام کە ئەبین ئەو شەپۆ لە فراوانە ڕوبەڕوویە بێتەوە ئەمەیان ناو ئەنرێکی لە ناو دڵی شارستانێتی خۆراواییە خۆی ئەمن نەبا نابینکەوە ترس لە خودی دین دینی خوان بەڵام ترسەکان لە من ئێمە زیاتر کە لە نێوانی دووکەوانە ئیسلامۆفۆبیامان بە شێوەیەکی گشتی وت ماوەسا سەرەتا هێمای بۆ هەندێکی کرد ئەوە لە شتێک لەو ئاینێ تەسێنکەوە ئەکتیو بێتەوە جوڵە دروست بکە بەڵام وەکو لە ئاینی مەسیحی ئاینەکانی دیکە ئیتر هەر کەس یان هیندۆسیان بوزی ئیتر خەڵک کەس خۆی و خوای خۆی و ئیمانی خۆی و ڕۆحی خۆی باخی پێدەدا بەڵام ئەویان کەوا بالفعل ئەوە دەبێتە هۆی لاوازبوون و دەبێتە هۆی انحلالی ئەو حەزارەتە دەبێتە هۆی دارمانی ئەو حەزارەتێکەوە ئێستا لەژێ هەڕەشەدا و یعنی بەتایبەتی کە باستیکە جەنابەت خودی خوان کە کەسەکە مسلمانیش نییە بەڵام لەبەر ئەوەی ڕەنجی جیاوازە طبعا ئەوە گوتمان ئەو ڕەنگ جیاوازی ئەو جیاکاریش کۆنە لە ئەمریکا لە ساڵی 1920 سەرۆکی ئەمریکا بڕیاردە بە ماوەی 10 ساڵ ڕەگەنە دەکەوە هیچ کەسێکی سینی بێتە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا
لەبەرچی یەک لە هۆکارەکان لەبەر ئەوەی کاریگەریان نەبێت لەسەر خوێنی ڕەگەزی سپی لەسەر ڕەگەز لەسەر ینی عەرقی سپی بۆی تێکنەسی نەشێوێ چکۆ دەبێت شێواندن بۆی کەوا بەپاچی بمێنێتەوە ئەو ڕەگەزە ڕێگە نەدرێتەوە خەڵکانی دیکە بەسەڵ سینەکان بێنە ئەو وڵاتە و ئەوەی ئێستاش کە پەیڕەو دەکرا درێژە پێدەری ئەوەیە بەڕاستی ئەنەی شتەکە لە سیاسیەکانەوە سەرچاوی گرتووە و منەظەمە ڕێکخراوە ئەکرێ بڵێن دکتۆرەکرێ بڵێن خۆتە زانی دروستبوونی ئەمریکا یعنی زۆر کۆن نییە تاریخێکی کۆنی نییە ئەکرێ بڵێن ئەمەش بینەوە بۆ ناو بەشێک لە ئەساڵە دیار ڕەسەنایەتی کە لە ئەمریکا ئەم وڵاتە لە کۆمەڵە پێکاتی جیاواز دروستەوێ بۆ خۆی خاوەنی ئەو ڕەسەنایەتی تاریخیە نییە یا ئەو ڕەسەنایەتی قوڵە نەوێ لەبەرەوەی ئەم جۆرە لە مامەڵەکن لەگەڵ ئینسانەکانە پیادەکات ئەمریکەکان برێن ڕۆژ ئەوەیەکەن کە چوونە ئەوروپیەکان کە چوونە ئەمریکا ویستیان کەەوە خۆیان بکەنە خاوەن و ئەوانی تریش بەکو قوت بە کوسوتەمەنی بەکاریان بێنن خۆیان خاوەنی هیچ نین ئیتر تا بکرێ شارەسایەتی ئەوانیش بمرێندرێ یا خو بڵێن بشێوێندرێ یا بڵێن بشادرێتەوە ئەوانی کەەوە بڵێن هندی سوورەکان کە خاوەنی شارەسایەتی بوون لە مەکسیک و یاخود لە وڵاتەکانی دیکەی ئەمریکایی و ئەمریکای لاتینی کە پێشکەوتنی شارەسایەتیان هەبوو ئەوانە بەڵام ئێستا بۆ ئەمریکا کەەوە 300 ساڵێکە تەمان ئەوەندانێ ئەو شارەسایەتی دیکە نەمێنێ بۆی کە خوان دەرکەون تەنها و ئەوانیش دیار بن لە ڕێگەی چی لە ڕێگەی زەبر و زەنگ لە ڕێگەی تواندنەوە ئەنی ئەو تاوانە گەورانی کەەوە کراوان بەرامبەر بەوانە بەڕاستی لە مرۆڤاتی نمونەی نییە ئیتر ئەوەی کەەوە ئێمە باس دەکەن کە لە فتوحاتێک کەسانێک کوژراون یاخود قوربانی بوون یاخود ئەوەی کە ئەمڕۆ ناوی لێدەن بە تیرۆر خەڵکان دەکوژرێن کە دروستکراوی خوانە زۆر 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 کەمترە لەوەی کە ئەوان کردویانە بە مەلاین کەس بە ناوی زەبەستچە بە ناوی ئاینی جیان کرد ئەو وەختە بەڵام ئەمریکا بە ناوی ئاینی مەسیحی مەسیح قبول ناکە کە ئەوانە بمێنن ئەو ڕەشبێستانە بمێنن بە شێواندنی چەمچی پیرۆزی ئاینی مەسیحیش پێڕەویان کرد بەڵام خۆ بینیشمان لە ڕابردەوەی کە هیتلەریش لە ئەڵمانیا کردی ئەوە هیچی یعنی ئەوش بەشێکە بۆ خۆی لەو حرەکەتە بەشێک لەوەی کەەوە ئەنسوری بڵێن ڕگەزی ئەڵمانی ڕگەزی ئاری پێویستە باڵە دەست بێت کەواتە ئەوە حڕەکەیەکی تاریخی بەردەوامە تاکو ئەو ڕۆژ درێژەی هەیە ناو بەناو لە سەردەستی کەسێک زیندوو دەبێتەوە کاتێکەوە زەق دەبێتەوە ئیتر زۆرێک لە ناڕازایی و لە بڵێن شڕەژانی لێ دروست دەبی کە ئەمڕۆ لە ئەمریکا دەبینی بەڵێ سوپاس مامۆستا کۆسەد ئەوەی کە باسمان کرد هەر بە تێکەڵی کە تۆ تا ڕادێک باسی ترست لە ئاینەکان کرد ئێمە ئەکرێ بڵێن ئەوەشی کە ئەمریکا یا وڵاتانی خۆراوە لە دەرەوەی خۆشیان ترسێکیانەیە لە ئاین بە تایبەتی ئاینی ئیسلام کەوکو ئاینێکی تونڕە و ئیرهابی و تۆقێنەر وێنایەکەن پێ دوایە ئەوش بەشێکە لەو حرەکەتە ڕێکخراوی کە ترس لە ئاینیا خودت ئەو لاوازیە هینەی کە ئیشیان لەسەر کرۆ بیانەوێ هەناردەی بکەن بۆ دەرەوەی خۆیان سەرەتا یعنی جیاوازی بکەنە دووشت لە نێوان دووشت گرنگە یەکەمیان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاین لە ناو خۆی وڵاتەکان لە ناو خودی شارستانێتەکە دووەم مامەڵەکردن لەگەڵ ئاینەکانی دەرەوەی شارستانێتەکە یعنی دەرەوەی قەڵەمڕەوی ڕاستە و خۆیان خۆی ئەمریکا ئێستا وەک باسم کرد سەرپەرشتی ینی گومان هەڵناگە سەرپەرشتی شارستانەتی مرۆڤایەتی کات یعنی ئاراستەیە کات سەرکردایەتی دەکا بەڵام لە ناو خۆیان لە ڕۆژئاوا کە تەعامل لەگەڵ ئاین دەکا وەکو هەڕەشە و مەترسی ئەیبینێ ئاینێک کە جوڵەی هەبێ چونکە ئاینی ئیسلام لەگەڵ ئاینەکان دیکە ئەوەی کەلێکی زیاکاتەوە لە ئاینە مەسیحیەکە یعنی ئاینێکی بێ ڕوحە ئاینێک بێ ڕوح بۆ مانایی کە تەنها وەکو بوعدە شخصەکە تەماشاکەوتەوە بەڵام بە پێچەوانەی ئاینی ئیسلام کە هەمیشە یعنی بەدیلی دەسەڵاتی هەیە یا خودهانی ئەوە ئەدات کە طرحی هەیە مساهمەی هەیە بەشداری هەیە لە هەموو ئاستەکانی ژیانە لەلایەنی هزری لەلایەنی ڕۆشنبیری لەلایەنی زانستی لەلایەنی معریفی لەلایەنی حکمڕانی یعنی فۆرمێکی خاصی خۆی هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ ئەو بابەتانە بۆیە زیاتر لە ناو خۆی وەکو هەڕەشە ئەیبینێ لە دەرەوە چۆنە لە دەرەوە یعنی خۆر ئاواوا تەعامل لەگەڵ ئاینەکانەکات هەر ئاینێک هەڕەشەی ڕاستە و خۆی هەر فۆرمێکی دینداری ڕاستە و خۆ هەڕەشە لە بەرژەوەندەکانی ئەوام کات ئەو دیژاتی دەکات یعنی مردنە ئیلا ئیسلام بێت کاتە و کێشەی لەگەڵ ئەو ئاینە گۆشەگیرانیە کە بازەوە کات تەنها ئینسانەکە بۆ خۆیەتی بەڵکو لەگەڵ ئەو ئاینا کێشەیەکە دێتە ناو فەزای گشتیەوە دێتە ناو فەزای گشتیەوە و دەست وەرەدا لە کاروباری حیات بەڵێ تۆ سەیری کە یعنی ئەگەر سەیری دووفاقی ئەمریکا لە ناو خوانەوە هیچ کە ئەو فۆبیا هەیە لە دینداری لە ناویشان بەزەقی لە ناو ئیسلام کە دێ دەرەوەی ڕاستە خۆی ئەو وڵاتانەی کە ڕاستە خۆ لەژێر قەڵەمڕەوی ئەوان نین سەیری کە ئەمریکا کاتێک کە بەرژەوەندی هەیە لەگەڵ سعودیا هاوپەیمانێکی سەرسەختێتی کە بەرژەوەندی نامێنیت لەگەڵ یا بێنێت دژاتێکە لەگەڵ چێ لەگەڵ شیعە تۆ سەیری کە فۆرمی دینداری یعنی ئەوەی کە ئەمریکا ناوی لێ ناوە تۆندڕە و ناوی لێ ناوە تیرۆریست و ناوی لێ ناوە متەطەرف زیاتر بەلای شیعیزمدا یان بەلای سونیەک کە نزیکە لە سەلەفیەت
تۆ سەیری کە ئەو ڕێکخراوە جیهادیانە کە لە عالەمی ئیسلامی دروستەبن 185 زیاتر هەمویان سنین باشە لە ناو سنەتی زیاتر بەلای لە سەلەفی تۆ نزیکن بەس کە تەماشاکە ئەمریکا هاوپەیمانیەکی ڕۆح بە ڕۆحی سعودیایە کاتێک کە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆی جێ ئەبێتەوە لە کاتێک دژاتی سەرسەختی شیعەکانی شەکات کاتێک کە لەگەڵ یعنی لە بەردەم هەژمون سەپاندن و لە بەردەم بەرژەوەندی خوازەکەی خۆی ڕائەوەستێ کەواتە لە دەرەوەی خۆی ئەمریکا ئەتوان وەکو ئەنجامگیری باس لەوە بکەین لە دەرەوەی خۆی ئەمریکا هێندەی بەلایەوە گرنگە لەم پەرەکانی بەردەم پرۆژەی خۆی لا ببات هێندە بەلایەوە گرنگ نییە ئەوە موسڵمانە یان سنیە یان سەلەفیە یان شیعە یان چیە زیاتر وا تەعامل لەگەڵ بەرژەوەندی پەرستی خۆیە ئەکرێ بڵێن ئەمە چێتە ناو پرۆژەی هەوڵەکانی ئەمریکا بۆ سەپاندن و بە سەنتەرکردن و هەژمونکردنی شارستانی خۆراوایی بەفعلی یعنی لە دەرەوەی قەڵەمڕەوی خۆی هەندە ئێتیمان بە فۆرمی دینداری ئێتیمان بە جۆری دینەکە نادات ئەوەندەی ئێتیمان بە چەسپاندنی هەژمون و چنینەوە و دروینەکردنی بەرژەوەندەکانی خۆی دەدات. بەڵێ سوپاس مامۆستا من بەشی دووەمی بەرنامەکەشم تەواو بێگەر لەسەر کۆی تەوەرەکانی بەشی دووەم ئیزافەیەکت ما بێ پرسیارێکم لەکردێ دەرفەتێکم ئیزافەکە من ئەوەم بەلاوە گرنگەکە یەکەم لە جیهانی ئیسلامی شەوە کۆمەڵێک هەوڵ هەن بۆ هێنانە پێشەوە و جارێکی تر بۆ یعنی گرتنەوە دەستی پێشەنگاتی جیهان کۆمەڵێک کەس کۆمەڵێک جیهات کۆمەڵێک لایەن ئیشی زۆر جدیان کردووە ئیشی زۆر باشیان کردووە بە تایبەتی لەلایانی معریفی کە زۆر گرنگە ئێتیمان بە هەردوو جانیبەکە بدرێت جانی هیزری لە هەمان کاتیش جانیبی مادیەکە هیچیان لەسەر حسابی ئەوی دیکە فەرامۆش نەکرێت. بەڵێ سوپاس دکتۆر حەکیم شتێکت مابوو لەسەر تەوەری بەرنامەکان وڵات تەنها ئەوە نەبێتەوە باسمان کرد شتێکی ئیزافی بزانین کە ئەمڕۆ ساتانی ڕۆژ ئاوا هەڕەشێکی گەورەی لەسرە و ئەمڕۆ دەرفەتە بۆ ڕۆژهەڵات کە ئەویش بەخۆی دابسێتەوە و بەجارێکی دیکە بتوانێت نمونەیەکی جوان پێشامدار وەکو لە پێشتر ئەو مقاوماتە بینی لە ڕۆژهەڵاتە بەڵێتیاتی پێشنگایەتی مامۆستا کۆسترەت هێمایی بۆ کرد ئەیبینی تیاتی جگە لە تەنها دەسەڵاتەکە تاکو ئێستا بڵێن کە ڕێگرە ئیتر ئەوەش بە تێبەڵبوونی کاتووە بە ینی مەدایەکی نەبیندرا و نەزانراو دەکرێت جارێکی دیکە ئەوە زیندوو بێتەوە جارێکی تر. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر حەکیم خۆشناو مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی شارستانی ئیسلامی سوپاس بۆ مامۆستا کۆسرەت ساڵح توێژەر لە حزبی ئیسلامی مامۆستای زانکۆ سوپاسدانەکەم لە بەشی دووەمی بەرنامەش لەگەڵمان بوون و ماندوومان کردن سپاس بۆیەوەش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی گفتوگۆی تایبەت بە شارستانەتەکان و بەریەکەوتنەکان و هەروەها ئەو ڕووداوانەی ئەم دوانی لە ئەمریکا ڕوویدا تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە سوپاس.